ئێمە ئینشاءڵڵا دەست بە جێبەجێکردنی پەیڕەوی پەرلەمانی کوردستانەکەین کە ئەبێت لە 1/9 وەرزی پاییزە دەست پێ بکاتەوە بۆیە ئێمە ئەمڕۆ سەرۆکی پەرلەمان بانگەشتی ئەندامانی پەرلەمانی کوردستانەکە و بەرنامەی کارەکەش ئەمڕۆ ڕاگەیەندرێ ئەوەی لە دانیشتنی دەستپێکا یەک دەستپێکردنەوەی وەرزی پاییزەیە دوو بابەتی خوێندنەوەی یەکەمە بۆ یاسای بەیع و ئیجارەوەی کە لە حکوومەت هاتووە بخوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ بابەتی تریش خوێندنەوەی دووەمە بۆ پرۆژە یاسای پێشنیازە یاسای ماف و ئەرکی نەخۆش ئەمە تقریبان ئەگەر هەندێک بابەتی تریشە بە بهێنین ناو بەرنامەی کاریکەین بەڵام زیاترەمانە بێەوە تقریبا ئێمە ڕۆژی چوارشەمە 26مان کۆبوونەوەی دەستی سەرۆکایەتیمان هەبوو لەوێ بڕیارمان ناوە دانیشتەکانی پەرلەمانی کوردستان لەمە دووە لە کاتژمێری یەکەوە دەست پێ بکە لە یەکی پاشنی ئەوڕۆ تا و کاتانی کە پێویستە کارکوبوونەوەکان ئەنجام بدرێ بۆیە ئەمانە لە دەستپێکی دانیشتەکە بن دواتریش حتمان کۆمەڵێک بابەتی تری گرنگکان لەسەر دۆخی ئابووری هەرێمی کوردستانە لەسەر دۆخی دانوستانەکانە لەگەڵ حکوومەتی عێراق ئەو ڕێکەوتانێک کە لەگەڵیان ئەکرێ چاودێریکردنی پرۆسەکانی جێبەجێکردنی چاکسازی ئەو ئەپدەیتکردنەوەی لیژنەکانی پەرلەمانە لەسەر ئەو کارانی کە لە جێبەجێکردنی یاسای چاکسازیە هاتوونەتە ئارا بۆیە ئێمە کۆمەڵێک ئەرکی گرنگمان لەسەرشانە بەڵام حتمان هەوڵە جدیەکانی ئێمە زیاتر بم ئاقارا بن. بە پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگرکەی و وەزیری دارایی چەند فراکسیۆنێک پەرلەمانتارێک داواکاری ئەویان هەبوو زانیان چێ لەم بارەیەوە ئێمە وەکو دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان مامەڵەیەکی پەیڕەوی لەگەڵ هەر پێشنیازێکەکەین لەگەڵ هەر یادداشتەکەین کە لەلایەن ڕێژەی یاسایی ژمارە ئەندامانی پەرلەمانی کوردستان و پێشکەشی دەستی سەرۆکایەتی بکرێ بەڵێ ئەو یادداشتە لەلایەن چەند پەرلەمانتارێکی بەڕێز پێشتر لە ڕۆژی 21 ئەگەر غەڵەت نەم 23 مانگ پێشکەشی دەستی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کرابوو 23 ئەندامی بەڕێزی پەرلەمان ئیمزایان کردبوو هەڵبەتە یادداشتەکە ئێمە لە کۆبوونەوەی دەستی سەرۆکایەتی ڕۆژی چوارشەم 26 مانگ بەپی پەیڕە و سەیری خاڵ بە خاڵیمان کرد ئێمە کۆمەڵێک خاڵی زۆر ناپەیڕەویمان تیابینی بۆ یادداشتەکەمان ڕەت کردەوە ئەو خاڵە ناپەیڕەویانی کە لەناو یادداشتەکە هەبوون پێش هەموو شتێک من قسە لەسەر جانبە سیاسیەکەی ناکەم بۆ فراکسیۆنەکانی بەجێ هەڵم بەڵام لەسەر لایەنە پەیڕەویەکەی ئێمە لەناو پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لە مادەی 58 بۆ مادەی 74 دەواازەی چاودێریکردنی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە چاودێریکردنی حکوومەت بنووسینی پرسیار دەستپێکا بە خستنەوەی بابەتی گشتی بۆ گفتوگۆ دەستپێکا اینجا ئەچێتە سەر بابەتی پرساندنواتە ئیستیجواب و دوای ئەوەش اینجا دانیشتنی متمانە لێ سندەوەکرێواتە ئێمە چوار قۆناغمان هەیە ئەم بەڕێزانە کە یادداشتەکەیان جێبەجێ کردبوو باسی خاڵی یەکەم و دووەمی پرسی چاودێریەکەیان نەکردبوو کە ئایا پرسیاریان نردووە چکە هاوپێچ نەبوو لەگەڵ ئەو یادداشتێک کە کردبوویان خاڵی تر ئەوەیە کە لە ناو پەیڕەوە بەپێی مادەی 16 کە بابەتی پرساندن فەردیە واتە تۆ پرساندنت بۆ سەرۆکی حکوومەت هەیە ئەبێت تەنها بۆ سەرۆکی حکوومەت بێ گە پرساندنت بۆ جێگری سەرۆکی حکوومەت هەیە ئەبێ بۆ جێگری سەرۆکی حکوومەت یان بۆ هەر وەزیرێکی تر بێ لەبەرەوەی میکانیزمەکان جیاوازن ئەبێ یەک لەسەر 5 ئیمزاکات بۆ سەرۆکی حکوومەت بەڵام یەک لەسەر 6 ئیمزاکات بۆ ئەندامانی ئەنجومەنی وەزیران بەڵام ئەمان هاتمو تێکەڵیان کردبوو بۆیە ئەکرێ داوامانێک کە ڕەتمان کردەوە ئەگەر ئەیانەوێ پرساندن هەبێ ئەبێ بە فەردی بێ و ئەبێ بەڵگە و زانیاریەکان و تحقیقی پەرلەمانی ئەو زانیارانی کە پێویستن هاوپێچ بێ بنووسرا بدەنە سەرۆکی پەرلەمانیش نەک دەستی سەرۆکایەتی پەرلەمان ئەو کات هەموو ئەگەر ئەم بەڵگانە تەواو بوون ڕێژەی یاسایی ئەندامانی پەرلەمانی کوردستان ئیمزایان کردبوو ئەو کات پەرلەمانی کوردستان بەپێی پەیڕۆ مامەڵەی لەگەڵ چوارشەم پەرلەمان کۆبێتەوە یاسبەی على لەکسەر چوارشەم کۆ بێت بڵێ ئەوە ڕەت کرا ئەو یادداشتەکەواتە دەبێت دووبارە پێشکەشیکەنەوە بەڵێ بەپێی پەیڕەو ئێستا دیسانەڵێ هەر ڕێژەی یاسایی ئەندامانی پەرلەمان یەک لەسەر 5 ئەندامانی پەرلەمانی کوردستان بەڵام وەکو باسم کرد ئەبێ ئەم هەنگاوە پەیڕەویانەی تریان بڕێ بێت لە مەوزوعی پرسیار لە مەوزوعی خستنەوەی بابەتی گشتی بوو گفتوگۆ لێکۆڵینەوە یان ئەو بەڵگە و زانیارانی کە پێویستن هاوپێچی پرساندنەکە هەبێ بۆی بنووسین بۆ ئەو کەسە بنێردرێت کە پرساندنی لێکرێ وەڵامی ئەویش بێتەوە دوای دەستی سەرۆکایەتی پەرلەمان پرساندەکە و وەڵامەکەی ئەوان داخلی بەرنامەی کارەکە گفتوگۆ لەناو پەرلەمان ئەکرێ ئەگەر پەرلەمانتارانی بەڕێز مقنع بوون بە وەڵامی ئەوانەی کە پرساندەکەیان کردووە مقنع بوون بە وەڵامی ئەو کەسەی پرساندنی لێکراوە ئەوە کا دانیشتەکەی پەرلەمان کۆتایی دێت بەڵام ئەگەر مقنع نەبوون داوای دانیشتنێکی ترەکرێ بۆ لێسەندنەوەی متمانە بۆیە ئێستا ئەگەر بیانەوێت پرساندن لەسەر بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران بکەن یا ئەندامانی ئەنجومەنی وەزیرانکەن ئەبێ بزەبەت بەپێی ئەو خاڵانەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بێ ئەوەی پێشتر پێشکەش کرابوو پێچەوانەی خاڵەکانی پەیڕەوە بوو بۆی ڕەتمان کردەوە زۆر سوپاس